بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. گەیشتینایەتی چواردەی سوورەتی ئەلمائیدە. لەو ئاەتانەشدا خوای گەورە باسی بەنو ئیسرائیلیەکان و بە تایبەتی نەسڕانیەکان، ئەوەی کە ئێستا پێیان دەگوترێت مەسیحی، کە ناوە ئەسڵەکەی خۆیان نەسڕانیە. نەسڕانی بە معنای یعنی یارمەتیدەر و پشتیوانی خوا و پێغەمبەری خوا. نەسڕانیەکان کاتی خۆی یعنی شوێنکەوتوانی عیسا پێغەمبەر سەلامی خۆیان لێبێ، ئەوانەی کە بەڕاستی لەگەڵ عیسا پێغەمبەردا بوون، وعدیان دابوو بە عیسا پێغەمبەر کە پشتیوانی خوا و دینی خوا و هەروەها پشتیوانی عیسا پێغەمبەریش بکەن لە گەیاندنی پەیامەکەیاندا. ئەو ناوەی کە ئێستا دەگوترێت مەسیحی، مەسیحی ناوێکی شەرعی و قورئانی نییە. ناوە قورئانی و ناوە شەرعیەکە کە ئێمە بۆیان بەکاربێنین دریتێ لە نەسڕانی، هەرچەندە نەسڕانی نین، ئێستا سەرخەری دینی خوای نین، هەروەها سەرخەر و پشتیوانی پێغەمبەرەکەی خۆشیان نین، بەڵام ئاوا ناویان هاتووە. خوا دەفەرمێ ومن الذين قالوا، ومن الذين يعني بەشێک لەوانەی کە گوتیان ئنا نەسارا، بێگومان ئێمە نەسڕانین. ئێمە نەسڕانین یعنی ئێمە سەرخەر و پشتیوانی خوا و پێغەمبەری خواین کە عیسایە. ئەخەدنا وەرمان گرت میثاقهم، بەڵێن لێیان وەرمان گرت بوو لە کاتی خۆیدا، بەڵێن لێیان کە چی بکەن؟ خوا بەیەک بزانن، ئەوە یەک، و هەروەها باوەڕ بێنن بە هەموو پێغەمبەران لە ناویشیاندا محەممەد صلی الله عليه وسلم کە پێغەمبەری کۆتایە. بەڵام چیان کرد؟ لە جیاتی ئەوەی بەڵێنەکەی جێبەجێکەن فەنەسوو، لەبیر خۆیان بردەوە، وازیان هێنا لە حەظن، لە بەشێکی زۆر مما ذکروا به، لەوەی کە ئەوان ئامۆژگاری پێکرابوون. بەشێکی زۆر لەو ڕێنماییانەی کە لە تەورات و لە لە ئینجیلدا بۆیان هاتبوو و عیسا پێغەمبەر پێی ڕاگەیاندبوون، لە بیر خۆیانیان بردەوە کە ئەنەما وان خۆ پیشان دەدا کە ناوی محەممەد و ناوی پێغەمبەری کۆتا و ناوی قورئانیان قەت نەبیستووە، لە حەقیقەتیشدا وانە بوو، بیستبوویان و دەشیان زانی و وعدیشیاندا بوو. بۆیە خوای گەورە لە سزای ئەوەی چی لێکردن؟ خوا دەفەرمێ فەئەغڕەینا بەینەهم، فەئەغڕەینا یعنی خسمانە نێوانیان، العەداوەتە دژمنایەتی، والبەغضاء ڕق لە یەکتر بوونەوە، ئیلا یۆم القیامەتی، هەتا ڕۆژی دوایی. نەسڕانیەکان هەر لە ناو خۆیاندا، بۆ معلوماتان چەند تاقمە و کۆمەڵێکن و هیچیان لەگەڵ ئەوەکەی دیکە تەبانین و زۆر ڕقیان لە یەکتریە و زۆریش دژایەتی یەکتری دەکەن. جا یەکێک لە عقوبەکانی خوا بۆ هەموو میلەتان کاتێک کە پشت لە دینی خوا دەکەن و لە شەریعەت و خوا و لە پێغەمبەران دەکەن، ئەوەیە کە خوا وایان لێ دەکات لە بینی خۆیاندا دژمنی یەکتر بن و هەروەها لە بینی خۆیاندا ڕقیان لە یەکتری بێت. چونکە ئەتۆ ئەگەر لەگەڵ هاو دینەکەی خۆت و هاو زمانەکەی خۆت تەبانە بووی، بەردەوام دژایەتیت کرد و دژایەتی کردی، ڕقت لێی بوویەوە و هەستت کرد، ئەویش ڕقی لە تۆ دەبێتەوە، ئینسان قەت ئیسراحەت ناکە و هەمیشە لە قەلەق و دوودڵیدا دەژیە. بۆ یەکێک لە عقوبەکانی خوا بۆ ئینسانی ئەوەیە کە ئینسان کەسێکی ڕقاوی بێ، کەسێک بە هەمیشە حەزی زیانگەیاندنی تێدا بێ لە بەرامبەر خەڵکیدا. جا زۆر جار ڕقەکەش پێ جێبەجێ ناکرێ و ناتوانانی دژایەتیەکەشی بکەیت، ئەوەی زەرەر دەکا و ناڕەحەت دەبێت تەنها خۆتی. بەڵام ئەگەر دڵێکی یعنی کەسێکی دڵپاک و دڵخاوێن بێ، ناوە بەهۆی خەڵکیەوە خۆت تەعزیب دەدەیت، ئەت خۆشە تووشی تاوان و گونا دەکەیت. جا خوا دەفەرمێ وەسەوفە و لە مەو دواش یونەبئوهم الله، ئاگاداریان دەکاتەوە خوا بیما یعنی بە هەر چیەک کان و ئەوان لە دنیادا یەصنەعون ئەنجامی دەدەن و درستی دەکەن. ومن الذين بەشێک لەوانەی قالوا گوتیان ئنا نەسارا، بێگومان ئێمە نەسڕانین، شوێنکەوتەی عیسا پێغەمبەرین و سەرخەری دینی خوا و پێغەمبەری خواین. ئەخەذنا وەرمان گرتبوو لێیان میثاقهم، پەیمان، بەڵێن، بەڵام فەنەسوو لە بیر خۆیانیان بردەوە حەظەن بەشێکی زۆر مما لەوەی ذوکیڕوو به ئامۆژگاری پێکرابوون ئەوان پێی. بۆیە فەئەغڕەینا خستمانە بەینەهم نێوانیان، دروستمان کرد لە نێوانیاندا
العداوة دجمناتي والبغضاء رقوقين إلى يوم القيامة أو دجمناتي ورقوقي نجبر دوام دبيها تا روجي دواي لبيني خوان دا وسوف لمودواش ينبئهم الله أقاداريان دكاتا وأخوة أقاداريان دكاتا يعني شي يعني پاداشیان دەداتەوە یان سزایان دەدا بما كانوا بەهۆی ئەو کار و کردوانەی کە لە دنیادا یەصنعوا ئەنجامیان داوە ئەگەر یەکێک پەیمانەکەی جێبەجێ کرد بێت و بەڵێنەکەی خۆی بربێتە سەرێ کە پێغەمبەری کۆتا هاتووە و دیویەتی ئیمانی پێهێناوە خوای گەورە پاداشی دەداتەوە ئەو کاتە ئەو کەسە دەبێتە خاوەنی دوو دین هەم دینی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەبێ و هەم دینی ئیسلام و دوو جار پاداش وەردەگرێتەوە و ئەو کەسەشی بەڵێنەکەی دەشکێنێت و پەیمانەکەی دەشکێنێ بەبێ گومانی خوای گەورە سزای دەدات و عقوبەی دەدا لەسەر پەیمان شکان نەکەی. ئەوە ئاەتی یەکەم. ئاەتی دواتر دەفەرمێت یا ئەهل الکتاب ئەی خاوەن کتێبەکان کەوترا خاوەن کتێبەکان یعنی نەسڕانیەکان یەهودیەکانیش قەد جاءەکم بێگومان هاتووە بۆتان ڕەسوولنا نێردراوی ئێمە. نێردراوی ئێمە کێیە؟ محەممەدە صلی الله عليه وسلم. ئەو محەممەدە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم چ دەکا؟ یوبەین لەکم ڕوون دەکاتەوە بۆتان کەثیرەن بەشێکی زۆر مما لەوەی کە کونتم ئێوە توخفونە شاردووتانەوە من الکتاب لە کتێبەکەی خۆتاندا بەشێکی زۆرێک لەو حەقیقەت و ڕاستیانەی کە لە تەورات و ئینجیلدا هاتوون و هەن بەڵام ئێوە باسی ناکەن لەبەرەوەی لە مەسلحەتتان نیە لە بەرژەوەندیتاندا نیە ئەو محەممەدە صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرە ئاشکرای دەکات و ڕوونی دەکاتەوە. ئەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نهێنی و شاراوەکانی تەورات دەزانێت و ئاشکرایان دەکا نهێنی و شاراوەکانی ئینجیل دەزانێت و ئاشکرایان دەکا گەورەترین بەڵگە بووە لە کاتی خۆیدا لەسەر پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم چونکە هەموو خەڵک دەیزانی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم نە یەهودی بووە نەتێک هەڵی یەهودیەکانیش بووە تا شتەکانیان بۆ باس کردبێت و لەوانەوە فێر بوو بێ و هەروەها نە مەسیحی بووە و نە ئینجیلیشی بۆ خوێندراوەتەوە و هەر خوێندەواریشی نەبووە بۆ خۆی. ئەو شاراوانەیە کە لە تەورات و ئینجیلدا هەبوون بەڵام شاردویان نەتەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاشکرای کردوون مثلا لەوانە ئاەتی ڕەجمکردن ئەو پیا و ئافرەتەی کە ژنیان هێنا بێت و شویان کرد بێت زینای بکەن سزاکەیان چییە؟ سزاکەیان بەربارانکردنە. تەمان ئەوانەی لە مەدینەی دەژیان ئەگەر جوولەکەیەک بە ئاشکرا زینای کردبا وەکو مسلمانەکەی دەبوایە حەد و سنووری خوای بەسەردا جێبەجێ بکرێ. یەهودیەکان دەیانگوت لە تەوڕاتی ئێمەدا باسی ڕەجم نەهاتووە کەسێک کە زینای دەکات تەنها وەک دەڵێ دەخرێتە حەمامێکی تۆزێک گەرم و نازاماوێکی پێدا دەکرێت بۆ ئەوەندەی خاوێن دەبێتەوە پاک دەبێتەوە. بەڵام خوای گەورە پێغەمبەری ئێمەی ئاگادار کردەوە کە یەهودیەکان درۆ دەکەن ڕەجمکردن و بەربارانکردنی کەسی زیناکەر کە ژنی هەبێت یان ژنێک مێردی هەبێت لە تەوراتیشدا هەیە یان ئەوەی کە هاوڵانی شەممە ئەو قەومەی کاتی خۆی کە خوا لە شەممەیدا ڕاوکردنی لێ قەدەغە کردبوون وایە چیان کرد فترێک فەرمانەکەیان جێبەجێ کرد دواتر خۆیان پێ نەدەگیرا. تەمان شەممان کە شووی ئەوانە و عوتڵەی ئەوانە کە لە کەناری دەریایەکی ژیاون ماسیەکان شەممان بە ئاسانی دەهاتنە کەناری دەریایەکە لەبەرەوەی کەسی لێ نەبوڕاویان کات و تۆڕیان بۆ هەڵدا دواتر فێڵێکیان دۆزیەوە چون دەچون چیان دەکرد ڕۆژی جمعەی تۆڕیان دادەنا شەممان کەسی لێ نییە بەڵام تۆڕەکەی لێیە ماسیەکە دەهاتن پێوە دەبوون یەک شەمان هەڵیان دەگرتەوە. جا خەڵکەکە سێ بەش بوو بەشێکیان فیعلەکەیان دەکرد یعنی تۆڕەکەیان دادەنا بەشێکی دیکە تەمەن ئاگایان لێبوو کە تۆڕەکەی دادەنێن بەڵام لە بەرامبەریاندا بێدەنگ بوون دەنگیان نەکرد و هەروەها ئەوانەشی کە عولەما و زاناکانیان بوون خوای گەورە فەرمی خۆزیان ڕێگایان لێ دەگرتن ئەوانش نەچون دەستیان بگرن و پێشیان پێ بگرن خوای گەورە هەر هەمووی بەیەکەوە
عقوبەدان کردنی بە مەیمون یان بە بەراز لە ئەوەیەکیدا کون و قیڕەدەتەن خاسئین خوای گەورە کردنی بە مەیمونێکی قێزەونی ناشرین جا ئەو بەسەر هاتە لە تەوراتدا باسکراوە بەڵام ئەوان دەیان شاردەوە دەیانگوت ئێمە قەت شتیوامان بەسەر نەهاتووە و خوای گەورە هیچ کاتێک بەو شێوازە ئێمەی عقوبە نەداوین بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو نهێنیەی کە ئەوان شارد بوویانەوە لی ئاشکراکردن جا خوا دەفەرمێ يبين لكم كثيرا مما كنتم تخفون ڕوونی دەکاتەوە بۆتان بەشێکی زۆر لەوەی کە ئێوە شاردوتانەوە لە کتێبەکەتاندا بەڵام ويعفو عن كثير ويعفو يعني وازیش دێنێت و باسی ناکە بەشێکی دیکەی زۆر يعني ئەوەی پێویست بێت لەو شتانەی کە ئێوە شاردوتانەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە لێتان ئاشکراکە بەڵام ئەو شتانەی کە پێویست نین لە تەوراتدا هاتون لە ئینجیلدا هاتون بەڵام بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ضرور نینە ئاشکرا بگرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوپۆشی لێکردوون یعنی چی یعنی باسی نەکردون و ئاشکرای نەکردوون وێ دەفەرمێ قەد جاءەکم بێگومان هات بۆتان لەکوێ من الله لەلایەن خواوە نور یعنی ڕووناچی مەبەستی چیە مەبەستی قورئانە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها وەکتاب مبین وە کتێبێک نووسراوێکی ڕوون و ئاشکراش کە هەموو شتەکانی بەبێ پێچ و پەنایی تێدا باسکراون و هیچ شتێکی شاراوە لەناو قورئاندا نییە یان دەتوانین بڵێن هیچ شتێک نییە لەناو قورئاندا بۆ ئینسان بۆ مرۆڤایەتی بۆ دنیا پێویست بێت و بۆ قیامەت ضرور بێت قورئان باسی نەکرد بێت و پێغەمبەر باسی نەکرد بێت صلی الله عليه وسلم ئەوەی باز نەکرابێت پێویست ناکە ئینسان بە دوایدا بچێت تەنها ئەوەندەی باسکراوە و گوتراوە لە قورئاندا ئینسان جێبەجێیکا بەسێتی یا ئەهل الکتاب ئەی خاوەن کتێبەکان قد جاءكم بێگومان هات بۆتان ڕەسوولنا نێردراوی ئێمە کە محەممەد صلی الله عليه وسلم يبين ڕوونی دەکاتەوە ئەو محەممەد صلی الله عليه وسلم لەکم بۆ ئێوە كثيرا زۆرێک مما لەوەی كنتم ئێوە تخفونە دەیشارنەوە من الكتاب لەو کتێبەی کە بۆتان هاتووە بەڵام ويعفو چاوپۆشی دەکا وازیش دەهێنێ باسیشی ناکە عن كثير زۆرێکی دیکە لەوەی کە ئێوەش باستان نەکردووە یان لە کتێبەکەیدا نووسراوە بەڵام پێغەمبەری صلی الله عليه وسلم باسی نەکردووە لەبەرەوەی پێویست نەبووە قد جاءكم بێگومان هاتووە بۆتان من الله لەلایەن خواوە نور ڕووناچیەک کە عولەما دەفەرمون مەبەستی قورئانە و کتابەکەش هەر مەبەستی قورئانە بەڵام دەکرێ بڵێن نور مەبەستی محەممەد صلی الله عليه وسلم کتابەکە مەبەستی قورئانە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆر شوێن بە نور باسکراوە وە قورئانیش بە نور باسکراوە بۆتان هاتووە لەلایەن خواوە یعنی نظامێک بەرنامەیەک کە دەبێتە مایەی بەخشینی نور و ڕووناچی پێتان بۆ دنیا کە چاکە و خراپەی پێ لە یەک زیادەکەنەوە و لە قیامەتیشدا پێش خۆتانی پێدەبین و دەتوانن پێی بپەڕنەوە وە کتاب و هەروە پەرتووک و نووسراوێکی ڕوون و ئاشکراش خوای گەورە بۆچی پێغەمبەری ناردووە و قورئانی ناردووە ئاەتی دواتر یەهدی به الله ڕێنمونی دەکا خوا بەو قورئانە یەهدی ڕێنمونی دەکا بیهی بەو کتێبە الله خوا من کەسێک یا کەسانێک کە ئیتەبع کەوتبنە شوێن ڕضوانەه بەدەستهێنانی ڕەزامەندی خوا بۆ کوێ ڕێنمونیان دەکا سبل السلام سبل یعنی بۆ ڕێگایەک کە سەلامە ڕێگایەک کە سەلامەتە ڕێگایەکی پارێزراو ڕێگایەک کە پارێزراوت دەکا لە هەرچی ناڕەحەتی و ناخۆشی دنیای هەیە ئەگەر پێوە پابەند بی و هەروەها لە هەرچی ناخۆشی و ناڕەحەتی و تنگانەی دوای مردنیشە دەتپارێزێ ئەگەر پێوە پابەند بی وێ یەهدی به الله ڕێنمونی دەکا خوا بەو کتێبە بەڵام چێ ڕێنمونی دەکا کەسێک ئیرادەی هەبێ لە خۆڕە ئەوە نیە لە بن جێگای دابی لە شوێنی خۆت دانیشی هیچ مەبەستت نەبێ خوا بە تۆ بزی بتهێنێ بتخاتە سەر ڕێگای خوا و یا بە تۆ بزی عیبادەتت پێ بکا و خواپەرستیت پێ بکە نە یەهدی به الله ڕێنمونی دەکا بەو کتێبە خوا من کەسێک بۆ خۆی ئیتەبع ڕضوان الله کەوتۆتە شوێن ڕەزامەندی خوا ئەتۆ ئاماستە ڕەزامەندی خوا بەدەستبێنی خوای گەورەش هیدایەتەکەی دەخاتە دڵتەوە ئاماستە بگەی بە خوا خوای گەورەش تەوفیقت دەدا و ڕێگات بۆ ئاسان دەکات و پشتیوانیت لێ دەکا بۆ کوێ ڕێنمونی دەکا قورئان سبل السلام سبل بۆ ڕێگایەک
کە سەلامەت و پارێزراوە و هیچ ناڕەحەتی و ناخۆشیەکی تێدا نییە، ئەو جار وەیخریجهم دەریشیان دێنێت ئەو قورئانە خەڵکی لە چی؟ من الظلمات، لە تاریکاییەکان. تاریکاییەکان یعنی لە کوفر، لە شرک، لە ڕیا، لە حەسادەت، لە نەمیمی، هەرچی سیفاتی خراپ هەیە لە قورئاندا جێگای نابێتەوە، لە ئیسلامدا جێگای نییە. ئەگەر ئینسان پابەند بێ بە ئیسلامەوە بەڕاستی پابەند بی بەو کتێبەیەوە، وایە نە کوفر دەکەی، نە شیرک دەکەی، نە ڕیابازی دەکەی، نە خراپەی دەکەی، نە درۆی، نە غەیبەتی، نە ئیلی ئاخیری. بۆ دەفەرمێت دەریان دێنێ لە تاریکاییەکانەوە بەرەو ڕووناکی، بەڵام بئیذنه، بە پشتیوانی خۆی، ها بە یارمەتی خۆی. ئەگەر خوا تەوفیقت نەدا و یارمەتیت نەدا ئینسان هیچی پێ ناکرێت. پاشان وەیەهدیهم ڕێنمونیشیان دەکات إلى صراط مستقیم، بۆ ڕێگایەکی ڕاست و دروست کە ڕێگای ئیسلامە و ئەو ڕێگایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هێناویەتی بۆمان. یەهدی به الله، ڕێنمونی دەکات بەو به یعنی بەو کتێبە الله خوا من کەسێک یا کەسانێک کە ئیتەبعە کەوتونەتە شوێن ڕضوان الله، بەدەستهێنانی ڕەزامەندی خوا. بۆ کوێ ڕێنمونیان دەکا؟ سبل السلام، بۆ ڕێگای سەلام، ڕێگایە کە یعنی سەلامەتە یعنی پارێزراوت دەکات لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکان، بە تایبەتی ناخۆشی و ناڕەحەتیەکانی دوای مردن. وانەیە ئەو کەسێک کە ئیمانی هەبێت و باوەڕی بە قورئان هەبێت و هەر لە سەرمەرگدا کەلیمەی کۆتایی تەوحید و یەکتاپەرستی بوو بێ، هەر لەوێ سەلامەتە. مەلایکەتی ڕوح کێشانەکە پێی دەڵێن ئەللا تەخاف و مەترسە، و لەو لەحزەیەوە کە ئێستا ڕوحت دەرنەچووە ترس و بیم لە مێشکت دەچێتە دەرەوە، و هەروەها بۆ ڕابردووشت هیچ خەفەتێکی ناخۆی. وەیخریجهم دەریشیان دێنێت من الظلمات، لە تاریکاییەکانەوە إلى النور، بەرەو ڕووناکی دین و ئیسلامەتی، بەڵام بئیذنه، بە فەرمان و تەوفیق و پشتیوانی خوا. وەیەهدیهم، و ڕێنمونیشیان دەکا إلى صراط مستقیم، بۆ ڕێگایەکی ڕاست و دروست. ئاەتی دواتر دەفەرمێت لقد كفر الذين، لقد يعني سوێن بەخوا و بەبێ گومانی، كفر الذين بێ باوەڕ بوون ئەوانەی قالوا گوتیان إن الله بێگومان خوا، الله چێیە؟ هو المسيح، هەر مەسیحە، و دەشیان گوت مەسیح هەر خوایە. مەسیحی سەبارەت بەخوا چەند بۆچوونیان هەنا؟ سێ. هێندێکیان پێیان وایە عیسا و خوا یەکن، عیسا ئەڵڵایە و ئەڵڵاش عیسایە. ئەو هەرە تەمان توند و زیادە ڕەوی کارەکانن. هێندێکی دیکە پێیان وایە عیسا یەکێکە لە سێ خواکان، دەڵێن ئەڵڵا سێ کوچکەی خوایەتیانیمان پێ، ئەڵڵا، مەڕیەمە، مەسیح. بەشێکی دیکە دەڵێن نا، عیسا کوڕی خوایە، مەڕیەمە کچی خوایە و ئەڵڵاش خوا گەورەکەیانە. هەر سێک بۆچوونەکە کوفرن. بۆ معلوماتان، بۆیە مەسیحی گومان هەیە لە کافریەتیان؟ بێگومان ناخوای گەورە لەقد کەفەڕە، خوا بە کافری ناوبردوون. ئێمە بەڵێ لە دیندا پێیان دەوترێ ئەهلی کتاب، کە دەڵێن نەسڕانی، گوتت نەسڕانی یعنی کافر، دت یەهودی یعنی کافر. ئەگەر مەسیحیەک هەبێ ئێستا، ئەو ئینجیلەی کە کاتی خۆی عیسا پێغەمبەر بەدەستی خۆی دایناوە و نووسیویەتەوە، هەر هەمووی وەک خۆی جێبەجێکە، هەر کافرە. بۆ چونکە نسخ بۆتەوە، بەتاڵ بۆتەوە. وایە ئەو جار ئەدی ئەگەر ئەو ئینجیلە دەستکاری کرابێ، وازحە، ئەو جار بێن لە جیاتی ئەوەی عیسای بە عەبدی خوا و بە پێغەمبەر بزانن، بێ عیسای بەخوا بزانێ یا بە کوڕی خوای بزانێ، نەعوذ بالله، ئەو گومانی تێدا نییە کافریەتیەکەی و بێباوەڕیەتیەکەی لە چەند سەرێکەوەیە. بۆیە های وایە بۆی لێک نابێتەوە، لەبەرەوەی مەسیحیش ناوی خوای دێن و وایە و ئیمانیان بە هێندێک لەو کتێبانە هەیە کە بۆ خۆیان بەدڵیانە، یان هێندێک لە پێغەمبەران ناویان دێن و باوەڕیان پێیانە، هیوایە دەڵێ چۆن دەکرێت پێیان بڵێ کافر. بۆنی بە ناوی خوا هێنانێ بەتەنێ ئینسان نابێتە مسلمان. مسلمان یا ئیماندار ئەو کەسەیە هەر شەش ڕوکنەکانی ئیمانی وەکو یەک باوەڕ پێ بن. یەک لە ڕوکنەکان ئیمانبوونە بە پێغەمبەران بەبێ جیاوازی، وایە یەکێکی دیکە ئیمانبوونە بە کتێبە ئاسمانیەکان هەمووی بەیەکەوە بەبێ جیاوازی، زائیدەن خوا بەیەکزانین و تەوحیدیش لەسەروی هەموویانەوەیە کە ئەوان نییانە. لقد كفر الذين، بێگومان سوێن بەخوا بێ باوەڕ بوون ئەوانەی گوتیان إن الله، بێگومان خوا، الله هو هەر ئەو المەسیح، مەسیحە
كمسيح شتيا ابن مريم كري مريم مسيح لقبه طبعا ناوي خوي عيسى والمسيح لقبه كي تبوس بيدوت المسيح يعني سي مسيح مسح بوي بيدوت يعني اللي رس بيدا هنا ني وهاتوا بوس بيدوت المسيح أي شيء أو سنة شيء خواي جورا جناها كان مسح كردون أوي ديكش أوي بروين خانج دل بالله دستي بهرشتك ده هنا بايا تناند بتساوي شوير ساده بويا شلو بالكو تناند مردو أجر تو بايا صار مردوية شي دستي بقبر كيدا هنا بايا بانجي كربايا ده هات دريو زندو ده بويا دكري بلاين بو معناه مسح خواي جناها كان بو مسح كردون سري وتوهر دكري واي بلاين بلام جرين جوي ناوني أول لقبة ابن مريم كونيا كيتي ها كوري مريمي قل بيان بالله اواني كعيسى بخوا دزانن نعوذ بالله اواني مسيحي بخوا دزانن بيان بالله قل فمن يملك بيان بالله شلت وانا داهيا من الله لكن خواي شيئا شتيك بو حسابك ها نك خوانيا اگر خوا بيوي شتيك لعيسى بك شتيك بسر عيسى بينه بيان بالله فمن يملك من الله شلت صلاه داهيا لا خواي شيئا شتيك بو حسابك إن أراد أجر بيوت خوا أن يهلك المسيح لنا وببا مسيح كمسيح شيء ابن مريم كري مريمية وهل وهو أمه ويان بيوت دايك كي لنا وببا يان ومن في الأرض جميعا يا هرتي لسر زوي هي أجر خواي جوري ويستي لنا ويان ببا شيء هي بتواني برجري بكا ودفاعك هي كسر نتواني برجري لمردني خوي بكا بتايبتي مسيحي استا كاتي هوشي اگر هندشان بوتسونيان وابو به عيسى خوا نعوذ بالله خو استا قناعتيان وك عيسى خاص دروا لسداره دروا و عيسى خوابت يان اگر تنانت كري خواج به تون لسداره ددري و يان حال شويني كباسي دكا اگر خوابانا تون لپيشاوي اوان خواردن يان د خواردن يان د خواردو هسته انساني كان يان تداده بون بيغمان نا او بوسونه شي تواو بيسواني عقل نكر نص دقة كانشا أو ذا خواد فرمي ولله ملك السماوات والأرض هي خوايا خاون داريتي آسمان كانوا الزويو أوي لنيوان ياندايا شيخ خاوني آسمان كانوا الزويو دروسكراوة كان النيوان آسمان كانوا الزوية بس أو بو خواتي دبي بس أو بو أو دبي كإنسان بخواي خوي قبولي بيتو بپرستراي خود قبول دبي أو ذات أو خوايا يخلقوا ما يشاء دروس دكا أوي خوي بيوي يا والله على كل شيء قدير خوا الله بسر هموش تكدا زور بتواناه سيري كانوا لقد سن بخوا وبيغماني كفر الذين بباور بن اواني قالوا بتيان ان الله بغمان بن خوا هو المسيح او مسيحي ابن مريم كري مريم يا قل بيان بلي فمن يملكو شيلد صلاتي داهيا من الله لا يخوا شيئا شتك بو عيسى بو رزقار كردن ونمراندن عيسى إن أراد أجر بيه إخوة أن يهلك المسيح ابن مريم لنا وببا مسيحي كري مريم وأمه يا دايكي عيسى لنا وببا ومن في الأرض جميعا وأو كسانج لنا وببا كلا سرزوي داهنا كس هيدا صلاتي هبه بيغماننا اگر نك د صلاه يعني اوانا دروس كان كلا اسمان كانوا زوي داهيا فانا اگر خوابيه قراري خوي قراري لنا وبردن بسر هم مخلوقات دا جيب جيكا كزنات وانه برغري لخوي ليس كسشي دي كبكا خواك برغري بينا كري كسك برغري بينا كري خوانيه ولله ملك السماوات والارض بو خوا خوانداريتي اسمان كانوا زوي وما بينهما اوشي كهي لنواني اسمان كانوا زوي دا يخلق ما يشاء دروز دكا خوا هر شيء كخوي بيوي والله على كل خوا لسر همشتك قدير زور بتواناو بدا صلاة صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم